جێگای بۆ ڕاخەن با بنوێ هەڵبژارنەکەی ئەمڕۆ گۆرانێکی بیرخستمەوە کە ڕێک 20 ساڵ پێش ئێستا بۆ هەڵبژارنی پەرلەمان وترا. ساڵی 2005 یەکەم هەڵبژارنی پەرلەمان لە عێراق بەڕێوە چوو لە دوای ڕوخانی ڕژێمەکەی بەعسەوە. ئەو دەمە خەڵک زۆر بە گروتینەوە دەچوون دەنگ بدەن بۆ ئەوەی حەقی کورد لە عێراقە تازەکە وەربگرن. یەکێک لەو گۆرانیانەی ئەو ساڵە بۆ هەڵبژاردن وترا گۆرانیەکی هەردوو هونەرمەندی میلی فەتاحی سەوزەواری و ڕەزا جوولەکانی بوو. فەتاحی سەوزەواری زوو دەیگوت پەرلەمانە و پەرلەمان هەموو پشن دەنگ بدەن. تر بەو شێوەیە بەردەوام دەبوو تا بەندەکەی تاوا دەکرد. بەڵام خۆشیەکەیەوە بوو کاتێ ڕەزا جوولەکانی بەندەکەی لێوەردەگرتەوە دەچوە سەرگۆرانی ئەسڵەکە دەیگوت جێگای بۆ ڕاخەن با بنوێت. ئێستاش نەمزانی وا باشە بچێ دەنگ بدات یان جێگای بۆ ڕاخەن با بنوێت. قلۆچکێکی گۆرانیەکە گوێ پەرلەمانە پەرلەمان گەلی کوردی قارەمان هەتا ماسەچی دەکەم خوددایە کە سێنایە ئەگڵەم خوورپەی لێ دەکا بۆ نەماوەم لەیلایە جێگای بۆ ڕاخەن با بنوێ.